دوێ دەهان نەخۆشحال حەشتێ چاران دوشەم هەرەشان داخێنتە لە دل بە ئار و شەوات حەیفە کۆتە ڕەحدایە جەگەڕوی سەیداتە جەگەر هەلبەستوانێ کورد مەڵە حسێنێ بزگووری وەک سەیدایە کەلەش تێناسکردن ساڵە 1930 لە گوندێ بزگورێ لە مێردینە باکوورێ کوردستانێ ژدایک بوو. کەلەش زارۆکتیەکە پر دژوار دەرباس کرد و دەردێ سێویتی نەبوونی و هەژاریە کشاند و بەرێ خۆدا بنخەتێ. سەیدایە کەلەش لە بنخەتێ دەرباسی ناو جیهانە خوێندن و نویساندنێ دبە. سەیدایە جەگەرخوین باندۆرەکە مەزن لە کەلەش دکە و ویهان ددە دا هەلبەستان بنویسە و ژگەلێ خۆرە ببە ڕێنیشاندەر و چرایەک و تاڕیتیە هەمبز ji hev تەرت و بەلاv بکە. ڕاستە کەلەش هەموو تەمەنێ خوا دناو دژواری و زەحمەتیان دە قەداند لێ گورزێک بەرهەمێن بەدە و لەپەی خوا ji me re hiştin wek dîwanên em û dijmin rêka gel derdê milet ronahî xebat helebçe berbang û pirtûka gotinên bav û kala. کەلەش هەلبەستێن بە قافیە و کلاسیک دنویساندن ژیانە ویا دژوار باندۆر لەسەر ناڤەڕۆکە هەلبەستێن وی کرد وی هەرتم لەسەر کول و ئێشێن خوا و مڵەتێ خوا دنویساند و هەلبەستێن سادە و بەدە و دەئافراند. li gor zanîn û îmkanên xwe keleş kedeka berçav duwarê peyv û helbesta Kurdî de li Rojavayê Kurdistanê da. Lewma sala 2001 keleş xelata mehrecana helbesta Kurdî li Sûriyê ya nehemîn wergirt. Her wiha sala 2002 xelata Seydayê Cegerxwîn a yekemîn stand. سەیدایە کەلەش دە حەجدەهێ حەزیرانە 2007 da li bajarê Qamişlo di 77 saliya xwe de koça dawî kir û li goristana Qudûrbegê hate veşartin. Bessa Mustafa Rûdaw قەنجیک هەوژێ مەستەر bi min kirin û serê me gihayê ezmana